زیاتر لە 2 هەفتەیە قوتابیانی کۆلێژی ددان لە زانکۆی سلێمانی خۆپشاندان ئەنجام دەدەن کە داواکاریەکانیان لە دامەزراندنی دەرچوانی ئەو بەشە و دابینکردنی مەوادی تاقیگە بۆ بەشەکەیان دەگەڕێتەوە. ئەو خوێنکارانە دەڵێن سەرڕای ئەو داواکاریە داواش دەکەن بەشە پزیشکیەکان لە زانکۆ ئەهلیەکان دابخرێت و ئەو خۆبەخشانەشی لە نەخۆشخانەکان کار دەکەن لە کارەکانیان دوور بخرێنەوە چونکە کارکردنی خۆبەخش وای کردووە حکومەت دەرچوان دانەمەزرێنێت و پشت بە ئەوان ببەستێت. لە شارەکانی کوردستان پلێشە و زانکۆی ئەهلی ئەکرێتەوە لە کاتێکا ئێمە سێوەش بەماندانە بەزراوە پێویستێکی زۆریش بە دکتۆر هەیە ئەوەش ئەوە ئەیسەلمێنێکە کە ئێستا و دکتۆرەشم بە خۆبەخشی کارەکەن کە ئەمە پیشەی ئەوان نییە کە خۆبەخشی بوەستێت کەمە ئەمە داواکاری ئەمڕۆمان لە سەح ئەوەیە کە خۆبەخشی بوەستێت و دڵنیام دوای ئەوە کە خۆبەخشی وەستا یەکسەر بۆیان ئەسەلمێ و ئەو شتە هەستی پێ ئەکەن کە چەند پێویستیان بە پزیشکی ددان دابینکردنی لە ساڵچلی پارەی پارالێڵە بۆ دابینکردنەوەی بۆ ئەسنان چونکە بەجددی تەلەبەی ئەسنان پارەی مەسروفی زۆرە بە تایبەتی مەرحلە 4 و 5 تقریبا مەسروفی 3 بۆ 4 ملیۆنە ئەمە تەلەبێکی خوێندکاری کەم دەرامەت بە هیچ شێوێ ناتوانێت پێ بکات. ئێمە سێوەژێ تەخەڕوج کردومان هەیە کە تا ئێستا دانەمەزراون لە کاتێکە لە نەخۆشخانەکانە سەرەی نەخۆش گەیشتوتە 2021 بۆیە پێویستە بە پێویستی زانین کە ئەم سێوەژێ دامەزرێن. دەواتمان نییە کێشە هەیە مەشاکیلێ ئەگەر مەشاکیلێ و خۆپشاندانە بێنە ئێرە ئەوش لەگەڵێمە. پێشتر ئەو قوتابیانە لە بەردەم کۆلێژەکەیان گربوونەوەیان ئەنجام دەدا بەڵام ئێستا چالاکیەکانیان بۆ بەردەم بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی گواسۆتەوە. نوێنەری ئەو خوێنکارانە دەڵێت تا ئێستا هیچ بەڵێنێکیان پێ نەدراوە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان ئەوانیش بەردەوام دەبن تا ئەو کاتەی لا لە داواکاریەکانیان دەکرێتەوە. داواکاریەکانمان تا ئێستا وعدمان پێدراوە لە 2 شوێن یعنی وعدمان پێدراوە بەڵام ئێمە وعدمان ناوێ ئێمە کردارمان دەوێت ناچینەوەڵەکانی خوێن تاوەکو بە کردار دامەزراندن و ماوەد و دابینکردنی تاقیگە. ئێمە بەردەوام دەبین تاوەکو وەڵامێکی جدی وەردەگرین و داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. داوای مافێکی زۆر ئاسایی ئەکەین داوای شتێکی زۆر کەم ئەکەین کە حکومەت ناتوانە بیکات. والله ئەوە خۆی ئەزانێ ینی خۆیەتی نازام ینی بۆچی نایە بەدەمانەوە بۆچی شعور نایانگرێ بۆچی بەرپرسەکان ینی کۆلێژێکی گەورە کۆلێژێکی وەکو ئەسنان شارێکی وەکو سلێمانی شارێکی ئاوا کە ناتوانن تەنها کۆلێژێکی بچووک بەڕێوەبەرن سەرڕای ئەمەش ئەچەن زانکۆی ئەهلی ئەکەنەوە تۆ کە ناتوانی زانکۆ حکومەکان بەڕێوەبەری تۆ کە ناتوانی دایان بمەزرێنی بۆچی ئەچی زانکۆی ئەهلی ئەکەیتەوە. حکومەتی هەرێم لە ساڵی 2014ەوە دەرگای دامەزراندنی بە تەواوی داخستووە. هۆکارەکەشی وەکو خۆیان دەڵێن قەیرانی دارایی و نەبوونی بودجەی پێویستە. ساڵانەش ڕێژەیەکی زۆر لە دەرچوان لە زانکۆ پەیمانگەکان دوای تەواکردنی خوێندن چاوەڕێی حکومەت دەکەن بۆ دامەزراندن. حکومەتیش نەبەڵێنی دامەزراندن دەدات و نەوەڵامی دەرچوانیش دەداتەوە. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی. مكان غلو غش داوان مزيان بس